السلام عليكم خۆشەویستان سڵاوتان لەبی ئەحواڵتان خوای گەورە ڕەمەزانی قبول فەرموو و جێژنشتان پیرۆز بی وەلەو هەفتەی بەسەدا ڕۆیە باڕاز دەست بە مەوزوعی ئەوڕۆمان بکەین ئەویش باسی لۆتەریە و ئەنجامەکانی لۆتەری زۆر بە کوردی بە بوختی با بەسەری باسیکەین ئینشاءڵڵا و هەفتەی داهاتوو عەلە لەکسەر لە مانجی پێنج تەبعاً لە 6:05 ئیعلان دەکرێتن ئەو کاتێک کە فۆرمەکەت پڕ کردیتەوە کۆنفرمێشن نەمبەرێکیان دایتێت و ئەوی دادنێ و ئەنجامەکەت پێ دەڵێ هەندێک هەیە نامەم زۆر لەوات هەندێک هەیە ئەون ڕەخەمەیان لەبیر کردیا یاخود بزریان کردی یاخود بە هەر هۆیەک هۆکان لەلایەن نمە دەتوانی بەناوەکەی خۆت ثلاثیەکە و لەگەر ماوالیدەکەت بیهینیەوە کاتێک کە دەڵێ ئیسمی ثلاثی لە کوردی خۆمان دەڵێ فلان 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 بەڵام لە سیستەمی ئەمریکی بەس ناوی خۆت و باپیرت یاخود لاست نێمەکە دەبتە ئیسمی فول نێمت با بڵێن ئەوە بەسەریعی لە گوگڵ بەس ئەوەی بنووسە ئەلێکترۆنیک دیڤرسیتی ڤیزا پرۆگرام باشە ئەوەی بنووسە کلیکەشی لەسەر بکە ئەوەی لە یەکەمیان داگرە چێک ستاتەس هەمووی یەکە ئەوەیان داگرە باڵمە چێک ستاتەس دادەگرین باشە ئەوەی داگری دەتینتە ئێرە کلیکەشی لەسەرەوەی بکە کنتینیو ئەوە تەیە دەتینتە ئەو جارەوە چونکە بە دووسێ تەریقە دەتوانی بتینتە ئێرە ئەمە بەسمانەیە بتینتە ئێرە لێرە چ نووسرایە لێرە لە کۆنفرمێشن نمبەرەکەی دەنووسی 2024 دەنووسی چکە پرۆگرامەکەی 2024 ڕقەمەکەی دەنووسی و ئەوە ڕقەمەکە نووسی بزانە چۆنە هەوای دادنەی لێرە provide last name that was used in electronic last name خۆت دەنووسی باشە ئەوجا دێ سەرچێ ئەوە بەس لاست نێمەکە first نێمیشی نییە زانە لاست نێم یان فامیلی نێم مەسەلەن خەڵکی خۆمان عادەن لاست نێممان نییە یعنی مەسەلەن هەیت زۆر بەهێتی بەڵام بەشەکیان نیتی باپیرەکەی دەتوانێت دەبتە لاست نێمی ئەوەش هەیە باشە لێرە لاست نێمەکە بنووسە دوای لێرە بەس ساڵەکەی دەنووسی بەس ساڵ 2000 موالید خۆت تەبان باشە year of birth ئەوەی دادەگری و زۆر جار ئەوەش دێتن ئەوەش ڕاست دادەگری و هەتا بەزلەوەی بزانی کەوە تو ڕۆبۆتنی مەسەلەن بی بە کەپیتال 6 HV دادەگری و سەبمیتی دەکەی ئەوەش دادەگری ئەوجا نەتیجەکەت پێ دەرێ بەڵام بۆ ئەو کەسانەی کەوا لە بیریان کردە کۆنفرمێشن نمبەرەکان لە بیر کردیا ڕاست ئەوەی داگرا forgot confirmation number ئەوەی داگرا و دەتباتە چێن دەرێ دەتباتە ئەو باڵێن ئەو پێیجەچکە دەبتەوە ئەو لێرە 23 نووسرا و کای دەنووسێ 24 تەبان معلوماتەکەت پڕ دەکرێت لاست نێمت فرست نێمت ئەگە میدڵ نێم بنووسی بیتن باشە موالیدت دەنووسی موالیدەکەت ئیمێل ئەدرێسە چی دانێ و ئەوەش پڕکەوە سەبمیتیکە کۆنفرمێشن نمبەر دەداتێ باشە ئەوەش تەریقەچکەیە وەچی ئەوها دانا ئەوجا نەتیجەکەت پێ دەرێت بە دوو ڕێگایان ئێستا هەردوو ڕێگایەکە شڕا دەکەم یان ئەوها دێتەوە یان ئەوها دێتە زۆر جاران ئەپدەیت دەکرێتەوە لە بەرەوەی دەبی هەردوو حاڵەتەکەی باسکەین حاڵەتەکەیە ئێستاوە باسی دەکەم کاتێک کە تو معلوماتەکەت هەمووی پڕ کردەوە لە گوگڵی ئەوجا دێتە سەر ئەوەی بە دوو شێوە خەبەرەکەت پێدەداتن ئەگەر ڕەفز بوو دوو شێوە هەیە چکە هەموو ساڵی ئەپدەیتێک دەکرێتەوە ئەگەر ڕەفز بوو مەسەرەن ها زۆر بەوازحی لەسەرەوە دەنووسرێتن US Department of State refuse بزان ڕازێرە گوتی ڕەفزی وەگرتەوە ئەو کەسەیە ئەوە کەیس نمبەرەکەیتوە ئەوە لە ساڵەوە دەوتەوە ئەوە بۆ نوعی دەرە ڕەفزەوە ئەوە ڕێیەکیانە ڕێژکیانەیە کە بەواقعیە ئەو برادێک ئی خۆی لۆ ناردن بەڕاستی ئەوها دەنووسرێتن هەڕاست دەنووسرێتن based ئەگەر وازح دیار بیتن based on the information provided the entry has not been selected يعني ئەگەر ئەوە دیت ئەوە نووسرا بوو ئەوە وازح بەڕاستی تەواو یعنی ئەتویان هەر نەبژاردێ و تاوە ئاوی بینەوە دەستت بشۆ و بڕۆ مارێ ئیشاڵی کەستان وهانیە ئەوە یەک لە ڕێیەکانە کەوە ڕەفزەکە بۆ نوعایە یان بۆ نوعیانەوەکەی تازە پێمشاندە یان بۆ نوعی دێتن باش ئەو دوو ڕێتن بەڵام ئەگەر ئیشاڵە قبول بوو بە ئەوە لادەین ئەگەر قبول بوو یان ئەوها دێتن
ورقتي أو هاديتن بونوعي مثلا application accepted from October نازم أجد اهتمام بو ديتانا مدى بو تاريخانا بلا ما accepted أجر هابو أو accepted بوي بلا على نكسد أو فورمة سلكيكا لو برادرم شو تعملوا فورمة شو واقعية ناي خوي لادا زور سباس شي لكم أو صالة قوادا نسلتن قلايتك بين ميرا ولا من الشوا طبعا أجر قلت مان ششي مانگ بيتن ششی پێنج ئەو کای دەنووسری مەی 6 2023 باشە وازح نییە 2023 ئەوها دەنووسرێتن ئەگەرەوە ئەوە عنی ئەتوو وەرگیرە ئێستا لۆ دەخینمەوە مەسەلەن ئەوان نایخۆڕادە مەسەلەن دەنووسێت چ You have been randomly selected for further processing in the Diversity Immigrant Visa program for the fiscal year 2024 ئەوە لێرە دەنووسرێتن 24 هەرچەندەوە هەژدەیە ئەوە 90 بەڵام ئەمەوەی ئی پارەوەی برادەرێ بوو 2 ساڵ پێشستا ئەو ساڵ ئەها دەنووسرێتن لێرە دەنووسرێتن مانجی 5 عفوان 6 2023 ڕێگەها دەنووسرێتن ئەوەی ئێرەشیان دەنووسرێت 24 چونکە لە بۆ ساڵی 24 دەڕۆێت و لە بینی کەوانە تاريخ ئەو ساڵ کو دەنووسرێتن دەنووسرێ مەسەلەن ئۆکتۆبەر 1 2023 ینی ئەو ساڵی دێتن ئەو زۆبزانە لێ ئەوە بگۆڕدن بەڵام ئەو ساڵە ئەو دەتە 23 ئەو دەتە 24 یعنی چی یعنی ئەو برادەرە و کاتی لە 18 هەتا سپتەمبەر 2019 لەو بینەی ڤیزە وەردەگرێن یەکەم کەس و ئاخر کەس دەبی ڤیزە وەرگرتن لە پرۆگرامی ئەو ساڵ لێ ئەو ساڵی ئەو سارە کە 23 24 بە دەنووسرێتن لێرە دەنووسرێت 23 لێرە دەنووسرێت 24 یعنی لەو بینەی دەبی ئەو کەسەیە هەموو پرۆگرامەکە ئەو ساڵە و 55,000 کەسە هەمیان ڤیزە وەگری کەسە بووە گوتی لە سپتێمبەری 30 2019 ڤیزێ وەگرت بوو لەبەر چ ئێستا لەتان شەڕ دەکەم لێرە دێ خوارێ ئەو لینکە دەداتێ www.dvselectee.state.government شەوا دێنمە پێش هەر ئەوەش دەنووسرێتن DV applicant ئەوە کەسەیە مەسەلەن ناوی عایلەکە گەر عایلێک بوو مەسەلەن ژن و مێردێک بوو لەگە مناڵەکی بزانن چێ بەناوی چێ نووسرایە ئەوە دەبتە DV1 کەسەکە DV2 ژنەکەیتی یاخۆت مێردەکەیتی DV3 دەبتە مناڵەکەیان ئەو پڕ دەکەیەوە پاشەوەی شاڵەوە لەواتەوە ئەو فۆرمێ پڕ دەکەیەوە وەکو باسمان کرد DS 206 ئەوە پڕ دەکەیەوە معلوماتی کاملی تێدایە لەبەیە لە بەشی دومی ڤیددیوەکە دووبارەی بکەمەوە بە وردەکاری بەڵام ئەوە هەرجارە هەر ئۆندەی باز دەکەم ئەوەی پڕ دەکەیەوە ئەوەش معلوماتنەوانە لێرە تەمەشاکە ئەوە کەیس نەمبەریەوە 2019 بێەوە برادەرە بەڵام یو ساڵ چی لێ دەتن دەرێ 2024 ئەس وەکو باسمان کردەوە ئێژێنا 000 ئەوە ئێوە برادەری گوتە ڕقەمەکەم زۆر نزیک بوو لێ ڤیزەم زوو وەگرت بەڵامە تو حساب بکە 55 لێرە ئەسای 55,000 بکە چەندی دوور بیتن بەڕاستی ئەوەندە تاخیتر ڤیزەکە وەردەگری بەڵام هەر وەردەگری چەندی نزیکتر بە ڕقەمەکە ئەوەندە باشترە تاوە لە 6 پڕت کردەوە لە چێوانە معلوماتەکان نقطەشکە لێرە ئەو تەبانە هەموو جملەتەن مۆزوعەکەوەندەیە ئەگەر بێت و ژن و مێردێک پڕیان کردیتەوە مناڵەکیان بوو لە پاش ئەو ساڵەی باشە یاخۆت کوڕەکە ژنی هینایە یان کچەکە شووی کردیا کو دەتوانی ئەوی زیادکەی خاستە لە بۆ کەسی مناڵی دەبیتن ئێستا لە حاڵەتی کە پڕکرایەوە مەسەلەن یەک لەو خاتونانە مەسەلەن حەملیە بۆ مناڵەکەی بووە ئێوە مناڵەکە ناوی تێدا نیە لەوەی کە پڕکرایەوە زۆر ئاساییە لێرە تو ئیمێل تەمان لە پاشان ئیمێل و ئیمێلکاری دروست دەبتەوە ئیمێلەچیان لۆ دەنێری ئەوە کەیس نەبەرە تەمان دەبێت و کەیس نەبەرە زۆر ئاگات لێبیتن هەر ماوەکو باسمەکە ئەو کەیس نەبەرە زۆر گرینگە هەر ئیمێلێک دەنێری ئەو کەیس نەبەر دەبێت لەسەرەوە بنووسی بۆ کەیس نەبەرەی ئیمێلەشان لۆ دەنێری پێیان دەرێ کاکە تەمەنەوە یەک جار دەبیتەوە ئەویانە و لینکە تەمەەن لەو پڕکردنەوەی ئەوەی بە مەبەستمە ئەو DS 206 ئیمێلانۆ دەنێ دەرێ کاکە ئەوم لۆ ئەنلۆک بکەن بیکەنەوە هەتا من نەفرێکمان زیادی کردی ئەوە زیاد دەکەم ئەو مناڵی زیاد دەکەم یاخود کچەکە شووی کرد یاخود کوڕەکە ژنی نادەرێ ناوی کەسەکەم زیاد دەکەم لە بۆ مناڵەکەی شتیان نییە بەڵام لە بۆ شووکردن و ینی ژنهینان بەڕاستی شتیان لۆ دروست دەبی
ئەو برادرم لێشم پرسیین گوتی هەندێکە بۆ حاڵەتەوە هەر کەیسەکەیان ڕفز کردی زۆ دەرێنەوەکو ئەوانە بەڕاستیان نەبی ژن و مێرد بنیا خوددانوێ لە ڕێی خوانەوە نەفرشکەش بینن ئەو بەزمەشەیە ئەوە لە وەرگرتنی ئەنجامەکە ئێستا دەچینەوە سەر ڤیددیۆی داهات و ڤیددیۆی دووەم تا وردەکاری بازەکەن پاش ئەنجامەکەی بەڵام دەژنووسرێتن کاتێککە دەنووسرە ئەکسپتت معنەوە نیە تو ئەوە ویزەیە هێشتا فلتەراتی ترە زۆرمایە ئەستا ئەو فلتەری یەکەمە بەڵام فلتەرەکە بەڕاستی هەمووان گرنگترە کەەوە قبول بی فلتەرەکانی کەی تر معلوماتەکان ئەوانەی کە پڕت کردیتەوە شەهادە بەڕاستی شەهادە هەرچەندە لە قبولی کردیە لە ئەوەکە دانێوێ بێ شەهادە بەڵام لێرەش ئیشکالەکەیە هێشتا مەسەلەن وەکو ڕەحەتی وایە ئەوهای یعنی مەسەلەن ئەوها فلتەرەکان هەوا دێتە خوارێ مجموعەی زۆر ئەکسپتی دەوەردەگریت دوایە بەرەبەرە فلتەرەکان کەم دەبتەوە تا دەکاتە و ژمارەیەکە خۆیان 55,000 کەسیان دانایە لە هەموو عالەم شەهادەیەک لەوانەیە بەڕاستی شەهادە دەوردەبینیت ئەمریکاش دەڵێ میسانی بێ شەهادەم لۆچیە لەبەرەوەی ئەگە شەهادەش نەبوو دەتوانیت دەزڕەنجینی وەکو باسمان کرد بۆ ڕیچیبی بۆ یاقچیبی هەر شتێک بی کە بتوانێت سوود بگەینی بۆ کۆمەڵگای ئێرە ئەوەش دەبی پێیان نیشاندێک کووە کونیە بەڕاستی ئەو بابەتشکەیە زۆر تاو شارەزانیمە بەڵام ئەوەش ڕێی تێدەچی بەڵام هەتا شەهادەدارەبی بێ شەهادە بەڕاستی ئاسان نییە زۆر برادەر نامەم لۆ دەنێرێن ڕزانە کاتێک کە نامە دەنێرێن ڕاست پرسیارەکەتان بکەن یعنی سڵاو کاگالان سلامەکە جواب دەمەوە مەجال تەیە هەندێک پرسیارکەم هەکەجیهن ڕێزمێ لۆ تو پرسیارەکەت بکە و باوەختەکە لە خۆشت و لە خۆشم نەگیرێتن و باشترەوەها دەتوانێت لە سناپ و لە ئینستاگرام و بۆ دوێ زیاتر دەتوانانی مەسیجەکان بنێری و بەدەنگ بنێرە و منیش لە خزمەت دامە لە پاشەوی ڕێک هەر نافسی لەو مووقعی لە وێبسایتەی فۆرمەشکەیە دەبی ئەو دەمی ئەوی پڕکەوە تاوان پاشەوانەی کە ناوێن دەرچوو ئینشاءالله فۆرمەکەی پڕی دەکەوێت پێی دەڵێن DS 260 D وەکو حرفی DS 206 ئەوەی پڕ دەکەیەوە تەفاسیلەکانی خۆت هەموو لەوێن دەرباز دەکەی ئەوزارە هەندێک وردەکاری هەیە کە لە فۆرمەکەی پێشترێ باس نەکردیا لەوێن دەروردەکارەکەی بازەکە مەسەرەن ئەو سەفارەتی هەڵی دەبژێری حەزلەی کامە سەفارەت بیتن بەغدابی عەمان بی ئەبوودەبی بی لە ئەنقەڕەی بیتن ئیتر لە دەستە خۆتەوە ئەوە نیشان دەدەی ئیتراوان معاملات دەکەن یان ئەو فۆرمێ پڕ دەکەیەوە ئیتر چاوەڕێکە هەتا 4-5 مانج هیچ ئیتساڵێک لە بەینتان نابی تەمان لەو فۆرمێکە پڕ دەکەیەوە معلوماتی خۆت ڕقم تەلەفۆنت ئەو کاتی ئیتساڵات دەست پێ دەکات ڕقم تەلەفۆنت ئیمێل ئەدرێسێک دایدەنەی بۆوە ئەو کاتی کە جواب ئیمێلەکە لۆ دێتن یاخود جوابدانەوەک دەبیتن کەیز نمبەر دەدەنێ ئەو یان کەیز نمبەر ئەو یان مهمە ئەو لێو فۆرمێ هەوەرت گرت بۆ ڕقەمە دوور درێژە ئەوە پێی دەڵێن کۆنفرمێشن نمبەر کۆنفرمێشن یان وەکو دەی تاکیدکردنەوە کە تۆ ئەو فۆرمەت پڕ کردەوە بەڵام ئەوە کەیز نییە ئەوشتان نیتن بەڵام کاتێک کە قبول کرای و ئیمێلتان گۆڕیەوە ئەوان لە سەبجێکتی ئیمێلەکەی نانووسی هیچ بابەتێک نییە بابەتەکە دوو بەسەوەی کەیز نمبەر دەنووسرێتن کەەوە بۆی دەناسرێەوە ئەو کاتی کەیز نمبەر دەبیتن ئیمێل و ئیمێلکاری وەکو باسم کرد دەگۆڕدرێتەوە هەتا مانجی 9 تەوەقوعی ئیمێلە چکە بکە ئەو کاتی مانجی 9 ئیتساڵ پێ بکەن کە لە بۆ مقابلەی باشە ئەجینا لە مانجی 6 و 7 و 8 ینی زۆر تەبعیە دەتوانی متابعە بکەی بەڵام پێش ئەو کاتێت و دەبی چ بکەی فحوسات توبی تەوانەوەی دەوێتن بەڵام وەکو باسم کرد پێشەوەی مقابلە بکری پێشەوەی بچینە سەر وردەکارەکەی ئەگەر فۆلۆی پیج و سەبسکرایب بوو ئەوکانت نەکردیا ڕزان بیکە ئەوە یەک دووەمینیش چەندی کۆمنت بنووسن چەندی لایک و ئانە بین ئەوە لە بۆ ڤیددیوەکە باشە بڵاو دەبتەوە ئەوە سیاسەتی و ڕێسایی سۆشەل میدیایە چەندی حرەکاتی لەسەر بیتن وەکو لایک و کۆمنت ئەوە زیاتر بڵاو دەبتەوە تکا دەکەم یارمەتێکمان بدەن لەو بابەتەی ڤیددیۆ لەسرە من بڵاوکردنەوەش لەسەر ئەنگۆ لەو ماوەیە تو بێئیشدامەنیشە بڕۆ چ بکە بڕۆ شەهادەتەکە هەیە عەقدی زەواج و پەنجەمۆر ئەوانە هەمووی تەواو بکە تەمان پەنجەمۆرەکە لە هەولێرش دەکرێت و لە بەغداش دەکرێت بە زواب بزانم ئەوەی بەغدایە زیاتر لازمە ئەو وردەکارێکی ئیشاڵ ئەو کاتی باز دەکرێتن شەهادەکانت ئەو شەهادە هەیتت بزات شەهادەی سەفی 6 ئیعدادیە دەچێت تەربیە یەکەم جار
ئەو وردەکارێکەیە بە سەریعی دەچێت تەربیەی بەشی ئەزمونونەکان ئەوزانم شەهادات بڕوانامەکان لەوێ برێ ئەمن دەمەوێتن شادەکەم بکەمە ئینگلیزی ئەوان وەرەقەکە دەدەنێ لە بۆ ئەو خاستانی هەولێرێ نازامی سلێمانی دوهۆک و کەرکوب و هەڵەبجا حتما نفسی شتە بەڵام وەکو مۆقعەکەی هەولێرە زیادر شارەزامە وەخت خۆی بۆ پرۆسەیدا ڕۆیشتیمە دەچێت تەربیەی لەوێ فۆرمەکە دەدەنێ لە بۆ مەکتەبی خۆت ئەوی سەف ششت لێ تاوا کردیا بڕوانامەکەت دەدەنەوە بە فۆرمەکی تایبەت لەوێن دەرێ دەیبێەوە تەربیەی لەوێن دەریش دوای دەیبێ و ئەزمونونەکان لە هەولێری ئەزمونونەکان کەوتیتە بەرامبەر مستەشفە فەرزگاری لەوێن دەرێ ئەوان لۆت دەکەنە ئینگلیزی بە ئینگلیزی ئەوە شارەی سەفی شەشەکەت کردە ئینگلیزی ئیترێگە شارەی تریشتێ ئەوانش بکە ئینگلیزی کولیات ئەوە لە کولیەکان خۆیان بە ئینگلیزی دەدەنێ مشکلە نییە دواتر دەبی بەغدای پێ بکەیت تەوانەوە لە هەولێرێ یاخود لە کوردستان عادلیشی پێ دەکەی و فەرمانگەی علاقات دووەلیشی پێ دەکەی بەشی پەیوەندەکانی دەرەوە مەزەم لەسەر جادەی لۆلای مەتاڕی بچی ئەو دوای پێ دەکەی ئەو هەموو تاو عادل و ئەوێندەرە دواتر دەبی بەغداش ببینیتن بەغداش وەزارەتی وەزانم دەرەوەیە دەبی ئەوانیش تەزدیقکەن ئەو پرۆسەیە وەختەچی دەوێتن بەڵام ئاسانە خەڵکی سەری چۆن بچمە بەغدا یان بە خۆ دەتوانم بچی یان هەر لە پێش وەزارەتی عادل یان لە خوێندی باڵا نەفەر هەیە خۆیان دەستنە بەغدای و هەر فۆرمی وەزان بە 6,000 لوتپەر دەکەنەوە ئەوە متابعەکە ئاسانە عقدی زەواج دەریبینە و پێویست ناکە بەس بیکە ئینگلیزی لە لای تەربیەی لەوێن دەرێ خەڵکەیە ئۆفیسی بە ئینگلیزی دەکاتن ئەوەش بکە و پەنجەمۆریش وەکو باسم کرد ئەم نوخت خۆی لە هەولێرێ کردن بەرامبەر لەنگەی لەوێ لە سلێمانی لە شوێنشتر لە کەرکووک لەوانە شوێنی تایبەتیانەبی یاخۆت بازم بەس بەغدای قبول دەکات ئەوەش وردەکارێکەیە وردەکارەکە ئینشاڵڵا دواتر باسی دەکەین یعنی لە ڤیدیۆچکە گەر پێویستی کرد ئەوە شادەکات و لەو ماوەی ئەو شتانە تەواو بکە هەتا مانجی نۆ دادێتن باشە دواتر مانجی نۆ بافرەتەیاچی دەدەین تا تۆ کاتیش لایکێکمان دەکەی فۆڵۆمان دەکەی لە مانجی نۆ ئیتر ئیمێلەکە لۆ دێ کاکە برا زۆر زاری وهەیە دەرێ مانگە گیان دوو مانجکە مقابلەتەیە لەو سەفارەتێکی خۆت دیاریت کردیە سەفارەتی بەغدادانەیە عمانەدان تەبان سەفارەتی ئەمریکا لە بەغدای لە عمانەدانەیە لە ئەبوودەبیدانایە لە ئەنقەرەدانایە لە وڵاتانی کە دەور و بەرمان دەشتوانی مەسەلەن ئەستا ئیتسامەگە برادەرەچیت گوتی من ساڵێک و نیو تاخیر بوو لەبەر لەبەر مۆزوعی داعش و قاسم سلەیمانی ئەوانە کاتێکە قۆنسوڵی ینی سەفارەتی ئەمریکا ڕاجیرا هەموو پرۆسەکەیان ڕاگرت وەختەی زۆری برد ئێستاش ئەوش جوابەکە لە بەوانەی کە IOM-یان هەیە و یاخۆت ناویان لە ناو سەفارەتی ئەوەش جوابەکە لە بەوان تاخیر بوونەکە ئەوە سەبەبەکە بولۆیە پرۆسەکە هەموو ڕاوەستا ڕاجیرە مقابلت دەکرێت دەتوانێت و مەسەلەن سەفارەت شت بگۆڕی کاکە من نامەوێ بچمە بەغدای دەچمە ئەنقەڕەی هەر نەفسی ئەو ئیمێلەکەیتان کاکە من فلانی کوڕی فلانم ناوم لە سەفارەتی بەغدادانا بوو سەفارەت ئەمریکا لە بەغدای حەزم لێ بیگوازمەوە ترانسفێری کەم لە بۆ ئەو شوێنێکە خۆت حەز لێ ئەو دەوڵەتەی ئەوەش دەتوانی بکەین بەڵام کاتێک ئیمێلەکە لۆ هات مقابلەتەیە لە فلانە ڕۆژێ تەبعاتەنەوە مانگێک زووتر دەدەنێ طبعا وەکو باسم کرد لە ئیمێل و ئیمێلکاری پێ دەڵێتن دەبێت فەحس تووبی بکەین فەحسی تووبیش ئەم نقطە خۆی لە بەغدا کردم خەڵکی لە عەمان دەکا هەندێک خەستەخانەیان تەشخیصکی دێ خاصە لە بۆ وێندەرێ ئەو فەحسانەش دەکەی فەحسەکان نازانم ئیت چیە هەندێک شتەیە دەیکەی و دەبی چەند ڕۆژێک 3 ڕۆژە تا هەفتە چیە زووتر ئەو معلوماتانە پاسەپۆرتەکانت و شادەکانت بە کۆپیەک و بە نوسخەی ئەسڵی دووبارەی دەکەمەوە ئۆریژناڵەکەی لەگە کۆپی هەر یەکە پاسپۆرت کۆپی شادەکان کۆپی عەقدی زەواج کۆپی فەحسات و بێکەش کاتێک دەدەنەوە فەحسەکە ئەوەیە لۆکە یعنی ناتوانانی بکەی ئەوانە هەمووی DHL لە هەولێرێ هەیە لە کوردستان بە شێوەیەکی گشتی هەیە چەند ئەوانەی کە بەریدی دەنێرن بەریدی دووەلی دەینێری لە بۆ عنوانێکی دەداتێت دەبان لە ئیمێلەکەی هەمووی لە بۆ قونسولیەی دەنێری عەفوەن لە بۆ سەفارەی دەنێری بە هەفتەك زووتر بگاتە دەستیان
ئەوان ئەو هەفتەیە متابعە دەکەن و ئەوجە لەسەر زەوی ئەو شتانە مقابلەکە دەکەن ئەوانەی هەموو لۆ دەنێری باشە ئەوەشمان تەواو کرد بەپێ ئەو برادرانی کە تەبانە من بەگرین بە لۆتەری نهاتیمە نازام شارەزایەکەم بەڵام ئەوانەی کە پرسییم لەوانەی گوتیان مقابلەکە زۆر کورتە یعنی هەروەکو بزان ئیسبات و جوودێک تۆ فلان کەسییاننا دووسێ پرسیاری زۆر ئاسان لێ دەکەن دەنا تقریبەن هەموو شتەکان بڕایتەوە قەرارەکەیاندایە لەسەر زەوی ئەو شتانەی کە پێشتر نردیتت هەموو قەرارەکەیاندایە بەس بزانن فلان ناوت چیە و شادەکە چیە ئەو مناڵەکاندا ئەوگەی هەرەوەندەی خلاص شتەی وانە یان لە ئاسنای مقابلەکەی شتەی وانە مثلەن عسکەریت کردیە عسکەریم نەکردیە لە ژیایی تاریخ زەوازتان کێنێ سەفەری وڵاتان کردیان تەخەڕۆز کردی عەقدی زەواز ئەو شتانە ینی پرسیاری بەسیت بەڵام ئەوان زووتر قەراری خۆیاندایە لێرە دوو شت هەیە یانەوە تەیە جیاوازەکە لێت تەبعاً معلوماتەکان کە هەموو دەدەنەوە کۆپیەکان نا ئەسلەکان هەمووی دەدەنەوە بە شادەکان تۆ بە ئیلە ئاخیری عەقدی زەوازەکان هەموو دەداتەوە ئەگەر پاسەپۆرتەکەشی دایەوە یعنی کاکە ماڵە داوابی بەداخەوە وەرنەگیرای بەڵام ئەگەر پاسەپۆرتەکەی لێ ژێڕایەوە بەس ئەو معنایەوە پاسەپۆرتەکە ئەمە دوای ڤیزە لۆ لێ دەین لۆ دەنێرینەوە ئەوەیە کە چەند ئینشاڵڵا هەمووتان لەو بابەتەیە دووەمینیان زۆر جارەوە تەئەخیر دەکەن ئەیپی پێ دەڵێن ئەدمینسترێتیڤ پرۆسێسینگ باشە یعنی چی ینی پرۆسی ئیداری هێشتانمایە هێشتا دانەوێت لە شتێکی تاکیدکەنەوە کەسی هەبوو برادرم ئەیپیانەیە ساوانەی ئەو ئەیپیە مستەڵحەکە زۆربەی کەس لە کوردستان پرسیارم لێ دەکەن لەسەر ئەیپیەکەی ئەوانە هێشتان ئیداریەن هەندێک ئیشکالات مایە لۆیە تاخیریان کردی ئەوەش بیتن مانگەک دوو مانگ زانتا ئەوان تاکید دەبنەوە لەسەوە یاخود شتە چەند لێ تەڵەب کردی نەردیە لۆیان دەنێری ئەوەش بەسیتە و ئیشاڵڵا ئەویشتاتی دەبی ئەوەش ئەیپیەکە و ناردنەکە فتابانە فەحسی کاتێککە دەیتە سەفارە وەکو باسمان کرد پارەکەی $330 هەر نەفەری تەمانەت لە قۆنسولی هەولێرش تەقدیم کە فۆرمەک هەرۆندەی دەوێتن یعنی ئەو $330 دەدەی بەبوون و بەنەبوونەوە لێت وەردەگرنەوە حەقی ئەپلیکیشنەوە و شتانەیە فەرسات و بێکەش تقریبان $100 هەر نەفەری یعنی ئەو پارانە ڕاستە $300,000 دەکاتن زۆرە پارەکەەوە نیە ملیۆنێک و دینار دەکات بەس بەڕاستێت توێکە پێبێ ئەمریکا و پارەی شتەی وهانیە ئەو دەوەرەخە 5 وەرەخە لەولا هیچ ناکە لێم لە ڤیددیۆش کەش باسم کرد یعنی شتەی وای تێ ناچیتێنمانەوە نییە پارەی هەر تێ ناچیتن بەخێر بێ سەر چاونا ئەسڵەن پارەی تیارەکەش لەسەرت خۆتە بەڵام باشتر لەوە نییە تو دەچیە ئیجە و قاچاقچی وڵاتی ئەوروپا دەفتەر $2 دەخوێنی و ناشزانی دەگەی ناگەی ئەوە نییە مقابل یعنی ئەو شتە وانە پارە تیارە دەی پارە تیاری لە خۆ دەدە یعنی معزز مکەڕم دەیدا دەبەزین بەڵێ لە کاتی مقابلەی ئەوان پاکیجێکت دەدەنێ پاکیج لە قۆنسولی هەموو وردەکاریش تێدایە چی تێدایە بزانە ئەو کۆپیەکان ئەوزانم هەوو لە ناویتی کۆپیەکان کۆپی شادەکان عەقدی زەواج مەسەلەن فەحس طوبیەکە هەمووی لۆکە ئەوەی دێ لە چێن دەرێ طبعاً کاتێکە تو مەسەلەن ئینشاڵڵا وەرگیرای لە مەتاری هەولێرە سەفەر دەکەی عەلە لەکسەر زۆربەی هەرە زۆری دەستنە عەمان لە عەمان دێنە نیویۆرک ئەوە پرۆسەکەیە لە عەمان ئێستا لە ناو مەتاری هەولێرێ کەسێکی عایدیوانە چاوەڕێت دەکە خاصن IOM چاوەڕێت دەکە لە عەمان هەر چاوەڕێت دەکە لە ئەوەش هەر چاوەڕێت دەکەن لە زابت جاوازات یەکێک دێ لە مەتاری استیقبال دەکە درێ چێ عایدی لۆتەریە ئەوە چی پێیە ما بڵێن پۆستەرەشی برین کردیە هەمووتان دەستنەوێت زۆرە خەڵک هەموو دنیا لەوێن دەخدەبتەوە ئیتر لەوێن دەرێت تو زابت جاوازاتەکان لەوێن دەرێ ئەو پاکیجەی کە لە قۆنسڵیەی دایتن یاخود لە سەفارەی لە کاتی مقابلەکە دایتن تو تەسلیمی وانی دەکەی عنوانتی تێدا عنوانی یەکێک لێرە دایتە دەبان لە ئەمریکا عنوانێکێک دایتە لەبەر لەبەرەوەی هەتاکە سبۆ دووز بەچی پاش مانگە کەمتر گرین کارتەکە لۆ بنێرن ئیقامە 10 ساڵێکە لە ئەو عنوانەی دەچیتن هەر ئەوەندەیە و لە نقطەی هێتا ئاخیری هەر ئەوەندەیە نقطەکە هیچی تر نییە هەر بابەتەکە هەر ئەوەندەیە ئینشاڵڵا هاتی ئێرە ئەوانەمە باس کرد دێ ئێرە هەر بە کورتی هەندێک ویلایەت هەیە بەڕاستی مساعدەت ناکە دەرێت و بە لۆتەری هاتی دەوی لەسەر حسابی خۆ دژی بەڵام هەندێک ویلایەت هەیە
مساعدة دكا قبيلاتك دور من بيتم بلا معل الأكثر 16 تاي مساعدة دكا باجو مانجي كما تقديم دكا يتر بربرا پارێ خواردنیش دەداتێت تا 6 مانجیش مساعدە دەکە پارەشی ڕەمزی دەداتێ نەوانما وەکو برێ کرێیەکی دەداتێ کرێخانێکی بەڵام لە پاش 6 مانجەکەی دەبیت و لەسەر پێی خۆت بوەستی ڕاستی ئەگەر سینگڵ بی وەزعەکەت باش نیە بەڵام ئەگە عایلە بی تۆزێک لە ڕێ مندارەکان و دەتوانی پارەی خواردنت بداتێ بەڵام وەکو باسم کرد ئەوە بەهشتە نیە چاوەڕێ دەکەی بەڵام ئاسانکاری هەتا دەکەوێت سەر ئیشەکەوشی کەوتێ سەر ئیشەکەی ئینشاڵڵا شتێک باش دەبیتن ئەوە مختصر مفید باسی لۆتەری ئەوانەمان کرد هەر پرسیارێکتانە بوو ئینشاڵڵا بینێرن ئەوە هەفتەچکە پاش هەفتەچکە لەوێ بە تیکتۆک لایڤ بکەینەوە قسە بکەین پرسیارێکتانە هۆندەی شارەزایم هەبی لە خزمەتدامە باقی تر وەسەلام و دوای خێرمان لۆ بکەن و کاتێکی خۆش لە بیر مەکەن هەموو شتێکی کۆمنتمان لۆ بنووسن پرسیارتان هەبی و دووبارە دەکەمەوە گەر پرسیارتان هەبوو ڕجاءن سڵاوەکە هەر لە لای خۆتەوە سڵاوەکەم لێ بگە دوعاکەمەوەکە و ڕاست بڕنا پرسیارەکە سڵاوەشی بنێرە و پرسیارەکە لەگەڵ بنووسە وەکو باسم کومەڵێ سڵاوکە ئەگەران ئەمیش بڵێم چۆنی باشی پرسیارێکمانەیە کات دەگرم نابرە فەرموو ئەوە پرۆسی هەمەکە لە بۆ تو یەک زال بۆ بدەرین بەڵام لە بۆ من هەزاران کەس وانە لەوێ پێشڕانەکەم هەندێک جواب دەبەوە ڕاست پرسیارەکەت بکە و وەسەلام هەروەندە بوو لە ئینستاگرام لەوانەش ئاکتیڤین ئینشاڵڵا لۆما بنێرن ئالان نقطە فەرحان نقطە ئۆفیشەڵ ئەوەی دەنووسم تا ڤیدیۆش هەر شاد بن و کاتێکی خۆش و خواتان لەگەڵ خواحافیز